ئێمە لە وەرزی بەهارە سەردانی هەورامانەکەی بۆ ناو باخەکان بۆ چونکم لە وەرزی بەهارە گیاکان یەک فەسڵ هەیە. ئەم گیاکان دەکەینەوە سوودی تەندروستیان هەیە، لە ناو باخەکانە زیاتر هەیە، بە شاخیشەوە هەیە، سێ جۆرمان هەیە. هی باخ جیایە و هی شاخیشمان جیایە. هی شاخ وەکو گەبڵە و ڕێواس و ڕووسقە و گێلاخەیە. هی ناو باخەکانی ژوەکو و هەڵاڵە پیرەژنان و گەزنە و پونگە و وەنەوشە و گیانەرمینە لەگەڵ جۆرە گیایەکمان هەیە لە هەورامان تایبەت بۆ قوڵاندنە. ئەوە قوڵاندنەکانیان ئەبێ حەوت گیابێ تێکەڵەکرێت لەگەڵ ترشی و هەنار و لەگەڵ کاکەڵان لێ ئەندرێت، ئەوە بە ساردی ئەخورێ. هەنێک گیاشمان هەیە بۆ سوورەوە کردبێت، بۆ نمونە ئەیان کوڵێنی تو سووریانەکەیتەوە وەکو گەبڵەیە، گێلاخەیە، ڕووسقەیە، ئەمانە بۆ سوورەوە کردنە بن. ئەمڕۆ لەگەڵ هاوکارەکانمان هاتووینەتە شاخەکانی هەورامانەوە. ئێمە فستیڤالێکی گیاییمان بەدەستەوەیە بۆ ڕۆژی جومعە، لەبەرەوە ئەمڕۆمان بە دەرفەتێکی باش زانی کە بینە شاخەکانی هەورامان و چەند جۆرە گیایەکی جیاوازی بەهاری کۆ بکەینەوە. لە ڕاستیە وەکو ئەوەی کە کۆکراونەتەوە تاوەکو ئێستا داتاکراون نزیکی 65 جۆری جیاواز گیای بەهاریمان هەیە لە شاخەکانی هەورامانە. بەڵام ئەریەک لەم گیایانە جۆرە بەکارهێنانێکی تایبەت بەخۆی هەیە کە جیاوازە لە گیایەکانی، کە هەندێک گیا هەیە کە ئەکوڵێنرەیە خۆت کە سوورەکرێتەوە یان لێ ئەنرێ نابێ ڕاستەوە خۆ بە گەرمی بخورێ بێ سارد بێتەوە وگەرنا زیانی تەندروستی ئەبێت. هەنێک گیایکە هەیە بۆ نمونە هەر ڕاستەوە خۆکە لێ یەکەیتەوە بەبێ ئەوەی هیچ بکڵێنرەیە خسوور بکرێتەوە ئەتوانی بخۆیت و بەکاری بهێنی. هەنێک گیای دیکەش هەیە بۆ بابەتی یا دەرمانی ئەتوانین بەکاری بهێنین و سوودی لێ ببینی و چارەسەری چەندین جۆری نەخۆشیەکە و ئەمەش لە ڕابردووە زۆربەی کاتەکان لە لادەکانە سوودیان لەم گیا دەرمانیانە وەرگرتۆ بۆ چارەسەری نەخۆشیەکان. سەرڕای ئەوەش یەک خاڵ هەیە لێرەیە زۆر بۆمان گرنگە ئێمە ئاماژەی پێبین، ینی هەر کەسە لە بوارێکا کە کارەکەین لە هەر بوارێکی کارکردن هەمانە کۆمەڵێک ڕەسەنایەتی و بابەتی کەلتوری خۆمان هەیە لە بەرچاوی بگرین و هەتاکو ئەتوانین ینی بە زیندوی ڕایگرین. بۆ نمونە بابەتی گیابەهاریانە ڕاستی سامانێکی گەورەی ئەم وڵاتی ئێمە، ینی ئەتوانین لە هەر کاتێکا بێت دەرفەتێکی وا هەبێ سوودی لێ ببینین، هەم لەبەر ئەوەی هێشتا ناسیایی و مانەوەی لە ناو جیلی تازەشا هەبێ هەموو دووبارە بتوانین بەکاری بێنینەوە و ئیسفادەشی لێ بکەین. سيري كم بونشم